لە یادی 34 ساڵەی چیمیابارانی هەڵەبجەی ئاشتپەروەر هەڵەبجەی خێر لە خۆنەدی و سەرەتا لە بەردەمی سەرۆکاتی زانکۆ پێشنگای کرایەوە و دواتر لەلایەن سەرۆکاتی شارەوانی فەرمانگە پەیوەندیارەکان هەڵمەتی نەمامناشتن کرا و لە کاتژمێری 11:35 دقەش لەگەڵ لێپرساوی فەرمانگەکان لە بەردەمی قایمقامێت چەند دقەیەک بۆ گیانی پاچی شەیدان وەستاین. ئێمە وەک خەڵکی چەمچەماڵ ساڵانە لە 16 سەیە چەند چالاکیەکەینەوە ئەم ساڵ لەگەڵ ڕێکخراوەکانی بواری جینۆسایت هەڵساوین بە دانانی 34 فۆتۆ کە فۆتۆی شاری هەڵەبجەیە کە تعبیر لە 34مین ساڵ یادی ئەو مەرگە ساتە ئەکا بۆیە ئێمە هەموو ساڵێک ئەم چالاکیە ئەکەین و پێشمان وایە کە ئەبێ لە سەرجەم شار و شارۆچکان و لە هەر چوار پارچەی کوردستان ئەم ڕۆژە بەرز ڕاگیرێ و بە ڕۆژێکی گەورەی نیشتیمانی دابنرێ و یەکێکە لەو نەهامەتیانەی کەوا بە سەرگەلی کووردا هاتووە.